باڵە خۆشیستان لەگەڵتان بەردەوامین یەکێکتر لە تەوەرەکانمان تایبەتە بە پەرەپێدان بە توانەکانی ژنان لە کۆمەڵگای ئێمەدا هەمیشە ژنان شان بەشانی پیاوان کار دەکەن لە ڕووی ئەرک و مابدا یەکسانن کامەش بۆ خۆی وەکو دەستکەوتێک تەماشاکرێت بەڵام لێرە و لەوێ هەندێک جار پێشێلی مافەکانی ژنان بوونی هەیە بۆ ئێستا بەشێک لەو کەسانی کە ئاچنە نێو پەرلەمان بۆ داکۆچیکردن لە مافەکانی ژنان کار لەم بابەتاکەن بۆ بەرزکردنی ئاستی هۆشیاری ژنان بە بەرزکردنی ئاستی کۆمەڵایەتی ژنان و کارامەیی لە کارکردن و لە هونەری دۆزینەوەی چارەسەرەکان دیارە بێگومان دکتۆر فێنک شەفیق کە بەڕێزیان کاندیدی ژمارە سێن لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 222 لە هەمان کاتیشتا بەڕێوەبەری گشتی هەرێم بۆ بەرەگاربوونەوەی تونودیژی دیژی ژنان و ژنان بە گشتی و خێزان بە تایبەتی لە ڕانیەوە پێمە بێت لەگەڵمانەیە دکتۆر فێنک سڵاو لەبێ بانیت باش زۆر باسی پەرەپێدانی تواناکانی ژنانێک لێ ژنان توانای ژنی ئێمە ژنانی ئێمە ئێستا لە کوردستاندا لە چه ئاستێکدایە چ شتێک نەنگیە کێشەیەکە کە ئێوە بتوانن دوو ڕۆژتر ئەگەر ئیشەڵڵا چوونە پەرلەمانی عێراق کاری بۆ بکەن بەیانی ئێوە بەیانی بینەراتان باش من فێنک شەفیق لە کۆیەوە هەتاوەکو سلەی بەڵێ هەتاکو شاخی گۆیژە و ئەزمەر کە ئێوە ئێستا لێوەندە دانیشتونە سڵاوڕێزم بۆتان هەیە دیارە من شانازی دەکەم کە یەکێک بم لە بەربژێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ساڵەکە بۆی بتوانم ئەو مەلەفە جوانەی کە ئیشکرا لەسەر ژنان لە کوردستان بتوانم بچم لە عێراقیش ئیشی لەسەر بکرێتن لەگەر هاوکارانم پێشەکێکی زۆر جوانەداکەوەی کە باسی لەوەی کرد کە چۆن پەرە بە ژناندا چۆن مافی یەکسانی هەیە لەگەر پیاوان ئەوانەی کە جەنابەت باس کرد هەمووی لە دەستور لە مادەکانی دەستوری عێراقی ئاماژەی پێدرایە کە ژنان لەگەر پیاوان ئەبێ بە یەکسانی بن ئەبێ ژنان مافی یەکسانی کارکردنیان هەبێ ئەبێ ژنان خۆیان ئابووری سەر بەخۆیان ئەبێ ژنان بتوانن بەشداری بکەن لە سیاسیەکان و کۆمەڵایەتیەکان لەگەر ئەوەش کە جەنابەت باست کرد ڕاستە ئاستەنجی هەیە ڕاستە لەوانێ ئەو ئاڵنگاریانەی کە بەرەوڕووی ژنان دەبیتەوە زیاتر بی لە هەموو کۆمەلگایەک بە تایبەتی لە کۆمەلگای عێراقیش و لە کوردستانیش بۆیە بە چاکدانرا و بە شێوازێک لە شێوازەکان بە یاسایەک بەڕێوبەرایەتێکی گشتی هەرێم بۆ بەرەنگاری بوونەوەی توندوتیژی خێزان و ئافرەتان لە وەزارەتی ناوخۆ بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 دامەزرایە ئەوەش پیشانی ئەوەی دەداتن کە لە ناو کۆمەلگای ئێمە وەکو کۆمەلگای هەموو جیهان توندوتیژی هەیە پێویست بەوەی دەکرێتن کە ژیانێکی ئارام فراهەم بکرێتن لە بۆ ژنان و کچان لە بۆ ئەندامانی خێزان تا پلەی خزمایەتی چوار بە پێی یاسایەکەی خۆمان بۆیە ئێمە بەردەوام لە بەڕێوەبەرایەتەکەی خۆمان بەردەوام لەگەڵ ڕێکخراوەکان بەردەوام لەگەڵ چالاکوان بەردەوام لەگەل لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم پەیوەندیەکی بەهێزمان لەگەل لایەنە پەیوەنددارەکانی عێراق دروست کردیە عێراقی فدرال بۆی بتوانین کەمێک لە ئازارەکان و لە کێشەکان و لە ئاڵنگاریەکانی کە تووشی ژنان و کچان دەبیتەوە لە کوردستان ئیشی لەسەر بکەین. زۆر باشە دکتۆر فێنک بگومان ئەزانین لە ناو کۆمەلگای خۆمانە ژنان ئێستا شان بەشانی پیاوان لە ناو کۆمەلگایە کارەکەن و جێدەستی خۆیان دیارە بەڵام ئێمە چۆن کارێکی لەم شێوازە بکەین لێرە و لەوێ هەندێک پیاو بە تایبەتتر هەیە توانای ژنیان زۆر بەلاوە کەمە بۆ نمونە ئێستاش بە ژنان و کچانەڵێن ئەمان زەعیفەن ناتوانن هەندێک بابەتەیە ئەنجامی بن هەندێک کار هەیە بیکەم بەڵام لە پاڵ ئەوەیە ئەبینی کە ژن چەند بەهێز و بەتواناوە ئەتوانێت سەرجەم کار و بارەکان بکات چۆن ئێمە بتوانین ئەم عەقڵێتە لە ناو کۆمەلگای خۆمانە بگۆڕین بۆ ئەوەی کە ژن بە چاوێکی تر تەماشا بکرێت پرسیارێکی بەجێە زۆر جار کە باز لە کاری ژن دەکەین ئەبێ جیایکەینەوە ژن لە چ بوارەیە کار دەکاتن ژنانمان هەیە ئەو ژنانن کە فەرمانبەرن شان بەشان لەگەر پیاوان کە لە هەر پلە و پۆستێک بن لە فەرمانبەرێکەوە هەتا بەڕێوبەری هۆبەیەک بەشێک بەڕێوبەرێکی گشتی وەزیریش نیشمان هەیە و پەرلەمانتاریش نیشمان هەیە و سەرۆکی پەرلەمانیش نیشمان هەبووە ئەوە کارێک کردویانە وەکو پیاوەکان بە پێی یاسا و ڕێنمایی و
فەرمانەکان کارەکانیان کردێ بەبێ یەکسا بەبێ هیچ جیاوازیەک هەمووی پابندی بوونە لەوانەیە ژنەکە جوانتر و بەورتریش کردبیتی هەندێک ژنمان هەیە کار دەکەن خۆیان ئەو کارانەیە کە لە بازارەکان دەکەنیان لە بازاری ئۆنلاین ئیشی پێ دەکەن ئەوە ژوا پێشان داتن کە ژنان دەتوانن لە بواری جیاجا ئیش بکەن هەندێک ژنمان هەیە لە ماڵەوە ئیش دەکەن کە قوتسیەتێک و پیرۆزیەکی دیکەی هەیە ئەویش لە بەخێوکردنی منداڵەکەیتی لە جێبەجێکردنی ئەرکەکانی ماڵیەتی لە کارەکانی کە سەرپەرشتی خێزانێک دەکاتن لە کاتێک کە پیاوەکەی لە دەزەداتن هەندێک ژنانمان هەیە کەم ئەندامن کە ئەوانش دەتوانن بە هەموو توانایەکانی خۆیانەوە هاوکاری خێزانەکانیان بدەن لەو کاتەی کە ژن بتوانی لە کیانی سیاسی لە کۆمەڵایەتی لە پزیشکی لە خزمەتگوزاری هەموو کارێککە دەتوانین پێ بێنژنێکی زعیفە دەتوانین پێی بڵێن ژنێکە کە ناتوانانی شان بەشان لەگەر پیاوان ئیش بکاتن بەڵام هەندێک لە پیاوان لەبەرەوەی بەداخەوە لە پێشەوە دەتوانن بڵێن پیاوانی زۆرمان هەیە کە پشتیوان و پشتگیرن لە بۆ ژنان من وەکو شخصی خۆم دەبرام هەیە هەمووی وەکو پۆڵین لە پشتی منن ئەو فێنکیان دروست کردێک کە ئێستا بەرامبەر شاشە جوانەکەی ئێوە قسان دەکاتن چەندین و سەتان و هەزاران پیاوی وامان هەیە بەڵام هەندێک لە پیاوەکان لە ترسی بوونی هێزێکی دەرونی جەستەیی ژنان هەست بە خۆیان بە زوعف دەکەن لێیە بە ژنەکانیش دەرن کە ئەوانە زعیفەن بەڵام بە پێی بوونی عادات و تەقالیدەکان ئێمە وەکو ژنان لەسەر پیاوان کە پشتیوانن لەسەر گەنجان کە هاوکارن لەسەر حکوومەتی هەرێم لەسەر حکوومەتی فدرال بتواندرێتن یاسایەک دابنێتن کە هیچی دیکە لە قدرەتی ژنان و لە توانای ژنان کەم نەکرێتەوە و دەشکرێ هۆشیاریەکی تەواو لە ڕێگای میدیاکارەکانەوە لە ڕێگای ئەو منهەجەی یاخود ئەو بەرنامانەی کە لە هەم لە برین پەروەردە هەیە هەم لە خوێندنی باڵا هەیە هەم لە ڕۆشنبیری هەیە هەم لە شاشە جوانی تەلەڤیزیۆنەکان هەیە لە رادیۆکان لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیایە بتوانین ڕۆڵێکی تەواو بەژن بدەین ئەو پیاوانە تێبگەین کە چی دیکە کاتیوەی نییە شعرێک و گۆرانێکی خۆشێ ئەڵێ هیچی دیکە شیرین تەشی ناڕێسێ ئێستا شیرین خۆی چەکدارە ئەڵێ هیچی دیکە شیرین ئەو کەسە نییە کە تەنها پێیوێتێتەوە ئیشی ماڵ دەکەی ئێستا ئیشی دەرەوە دەکاتن برایەکانی چۆن بەچەک ئیشیان کردووە و کوردستانیان ڕزگار کردی ئێستاوان بە قەڵەمەکانیان بە دەستڕەنجیدەکانیان دەتوانن ئیش بکەن بۆیە لەو باوەڕی نیمە دکتۆر فێنەگەمانە هیچیت کردووەتە دروشمی خۆت لە بانگەشەی هەڵبژاردندا ینی تۆ ساڵانێکی زۆرە لە نێو بەڕێبەراتەکانی تو نتیجی کارەکەیت ئەمانە بوون بە دروشم لە لای تۆ بە دڵنیاییەوە لە سەردانی هەموو ماڵێکە کردومە لە هەر شوێنێک گوتیتم پیاوان دەتوانن پشتیوانم بم بەڵام هێزی ژن زیاتر هێزم پێدەبەخشێتن بوونی ژنان و دەنگدانی ژنێک بە ژنی پاڵێوراو وا دەکاتن کە ژنان زیاتر لە کۆتای لە 125 کۆتای کە بەدەستور لە بۆماندانرایە دەتوانین زیاتر بچینە ناو پەرلەمان و زیاتر کورسەکان داگیر بکەین ئەویش بەوەیە کە ژن دەنگمان پێ بدەن پەیامەکەمان ئەوەیە تکا دەکەین لە هەر کەسێک پەیامی ئەرێنی هەڵبگرێتن بەرامبەر بە ژنان بەرامبەر بە کەمکردنەوەی توندڕەوی بەرامبەر کەمکردنەوەی تند و تیژی بەرامبەر ژنان و کچان و خێزانیش بۆی بتوانین خێزانێکی ئارام ژنێکی سربەخۆی ئابووری ژنێکی ئازاد ژنێک کە بتوانیتن لە هەموو بارێک ئیش بکاتن هەڵبگرین ئەوە یەک لە بابەتەکانی ئێمەیە کە ئێمە هەڵمانگرتووەکو پەیامێک بۆ هەموو ژنان. بەڵێ دکتۆر فێنک بەداخەوە ئێستاژ لێرە و لەوێ ئەبیستین و ئەبینین کە ژن ڕوبەڕووی توندوتیژیەکرێتەوە. اینجا پرسیارەکەی من ئەوەیە بەڕێستان ئەگەر ئیشەڵا بچنە پەرلەمانی عێراق چۆن کار لەسەر ئەوەکەن کە ژنانی ئێمە هۆشیارتر بکەنەوە بۆ نمونە هیچ کەسێک نەتوانێت توندوتیژیەک دەرحەق بە ژنان بکات چونکە ڕەنگە توندوتیژیەکان هەر لایەنی جستەی نەگرێتەوە دکتۆرە فێنک ڕەنگە زۆر کات لە ڕێگای قسەیەکەوە تۆ بە جۆرە لە جۆرەکان ئەم ژنە بریندارکەی ببێ بە جۆرێک لە توندوتیژی کە دەرحەق بەم ژناکرێت اینجا چۆن ژنان بتوانن ئاشنا بن بە ئەو مافانی کە خۆیان هەیەە چۆن ژنانی ئێمە بتوانن هۆشیاری زیاتریان هەبێ لە کاتێکا لە هەر شوێنێکا کە هەر جۆرێک لە جۆرەکانی توندوتیژیان دەرحەقەکرێت. پرسیارێکی جوانە بەڵام پێشەوە ئەوە ئەمەوێ شتێک ڕاست بکەمەوە
من دكتورني معاون طبيمة بحكم بروانامي بارستاريم هي إن شاء الله بيبقى دكتوري بروانامي بكالوريوسم هي لكال جيريكار إن شاء الله إن شاء الله بنياز بمبلام درفتنا بولا بروي درفتنا إن شاء الله درفتها به طبعا أجر مقارنة بكين لما زور سواد أجر مقارنة بكين لما بيني تهي لهريمي كردستان وتهي لعراقي فدرال ئێمە وەکو کوردستان شانازی دەکەین کە یاسایەکمان هەیە یاسای بەرەنگاری بوونەوەی تونتیژی خێزانە لەسەر بنەمای یاسایەکە هەموو بەرگە و مادەکانی لە بۆ پاراستنی ژنانە و لە بۆ پاراستنی یەکەی خێزانە بەڵام بەداخەوە تا ئێستا لە عێراقی فیدرال یاسای بەرەنگاری بوونەوەی تونتیژی خێزان و تونتیژی ژنانمان نییە کەواتە یەکەم ئەرک کە بکرێتن ڕاستە لە خولی پێنجەمی پەرلەمانی عێراق دووجار خوێندنەوەی لەوکرا لە بەو پەرلەمان بەڵام لەبەر نەبوونی ئێرادەیەکی بەقوت بۆ بەهێزکردنی ژن و پێگەی ژن و کەمکردنەوەی تونتیژی لەسەر ژنان هەتا ئێستا ئەو یاسایە نەتواندرا ئیشی لەسەر بکرێتن و لە پەرلەمان تێپەڕێنتن دڵنیام ئەگەر متمانەی خەڵک و متمانەی هەموو خەرکی کوردستان و بەتایبەتی بازنەی هەولێر بەدەست بینم لەگەر هاوکارانم بتوانم یەکەم کار کە ئیشی لەسەر بکرێتن چۆنیەتی داڕشتنەوەی یاسای بەرەنگاری بوونەوەی تونتیژی خێزان و ئافرەتانە لەبەرەوەی وا پێویست دەکرێتن کە بە یاسا هەندێک ماف و ئەرک لە بۆ ژنان و لە بۆ خێزان دابدرێتن کە چۆن ژنان بپارێزرێتن پێویستی ئەو یاسایە خات و فێنک چەند گرنگە یعنی من دڵنیام خۆت لە زۆر شوێنی ترا من بینیومە جەنابەت باست کردووەڵی مادام بەڕێوەبەرەتی تونتیژیمان هەیە دژ بە خێزان و ژنان بۆچی کێشەکان بە ڕێگەی عەشایری حەل بکرێت یعنی بوونی ئەو جۆرە یاسایانە لە ناوچەیەک و بە ناوچەیەکی تر چەند گرنگی هەیە بە دڵنیاییەوە هەر کاتێک کە یاسایەکە بێوە واتای ڕێخستنەوەی کۆمەڵگا یاسا بۆ ئەوەیە کە کۆمەلگا لە دووری شەوەیە تا درێژخایەن کۆمەلگا ڕێک بخاتەوە ئێستا ئێمە هەتا کات ماوەت مەودایەکی زۆریش ئەو کێشە عەشایریانەی کە جاران لە ناو ماڵەکان و لە دیوەخانەکان حەل دەکرا ئێستا دێن بە یاسا حەل دەکرێتن ئەوان شت لە عێراق پێویستە لە عێراق بە قورستریش کە لۆخمان دەزانین فرە مەسەبی زۆری تێدایە فرە حیزبی زۆری تێدایە لەوانەیە کەمەک پێویستی بە پێشکەوتنی زیاتر بیتن لە بەرەوەی ئێمە وەکو کوردستان زیاتر پێشکەوتوترین ئەوە قسە من نایڵێم ئەو کەسانە کە دەیرێن کە سەردانی بەڕێوەبەرایەتەکەی ئێمەیان کردووە شانازیان کردووە کە ئێمە لە کوردستان هێڵی گەرمان هەیە بۆ بەرەنگاری بوونەوەی تونندوتیژی هۆشیاری باشمان هەیە ڕادیۆ یەکسانیمان هەیە ساڵانە سیمینارات دەکەین پانێڵ دەکرێتن کۆنفرانس دەکرێتن ئەوانە هەمووی لە بۆ هۆشیارکردنەوەی تاک بە تاچی کۆمەلگایە بۆی دوور بکەوێتەوە لە تونندوتیژیەکان و هەروەها زۆر ڕێڕەوی باشیش کرایە بۆ نمونە ئەگەر ژنێک بکوژرێ بە هیچ شێوەیەک لە کوردستان عەفوی عام نایگرێتەوە بە تایبەتی ئەگەر ژنان لەسەر شەڕەف بیتن ئەوە پێویست دەکرێتن ئەو هەکبەیە کە لە کوردستان هەمانە کە شانازی پێوە دەکرێن بدرێتن لە عێراقی فدرالیش کاری بۆ بکرێتن چونکە هەر ئیشی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بتوانێتن هەموو تاچی کۆمەلگا بپارێزێتن ڕۆڵی خۆشی بینیوە هەر لە سەردەمی کاریزما جەنابی مامجەلال خوعافی کاتن توانیویەتی پەیوەندیەکی بەهێزی لەگەلایەنە پەیوەنددارەکانی حیزبی و حکومی لەوێندا دروست کاتن بۆ پاراستنی تاچی کۆمەلگا و هەروەها کوردیش و لە ناوانی ژنان بۆیە ئێمە دەمانەوێتن هەڵگیری ئەو چەپکە گوڵەیمان بین بچین لەوێن دەریش چی یاسایەک باش بیتن چ مادەیەک چ بڕگەیەک کە لە یاسایەکانی عێراقە بی کە ئێستا بەداخەوە جێبەجێ ناکرێتن بتواندرێت لەوێ جێبەجێ بکرێتن ئەوە وا پێشان داتن کە ئێمە دەمانەوێتن خەڵک هۆشیار بکەینەوە بڵێن هیچی دیکە ژن کوشتن تونندوتیژی بەرامبەر بە ژنان ئەتکردنی ژنان پاراستنی ژنان لە سۆشیال میدیا پاراستنی ژنان لەو پلەتفۆرمانانی کە هەیە چکە بەداخەوە ژنان بە ئازادی ناتوانن ڕایەکانی خۆیان دەرببرن یاخود وێنەکانی خۆیان دابن کەسانێکی لە ڕووبینەرانی خۆمان وا نەفز نزم دێن وێنەکانیان دەبن تەشیریان پێدەکرێتن بە شێوازێک لە شێوازەکان دەشێوێنرێتن ئەوانە هەمووی ئەرچی ئێمەیە وەکو ژنان وەکو پەرلەمانتاران وەکو کەسانێک کە بتوانین بە یاسا کۆمەلگاکەمان ڕێک بخەینەوە شان بەشان لەگەر هەموو ئەو یاسایان نێو دەوڵەتیانەی هەموو ئەو بڕیارە نێو دەوڵەتیانەی کە هەیە بۆی بتوانین ژنان و کچان بە ئازادی بە ئارامی بژین لە ناو کۆمەلگای عێراقی و کوردستانی
زۆر باشە دەست خۆش بێ خات و فێنک کاندیدی ژمارە سێ لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئینشەڵا بتوانانی بچتە نێو پەرلەمانی عێراق و لەوێ هەموو ئەو پلانانی کە خۆت بەنیازیت بۆ باشترکردنی ڕۆژی ژیانی ژنان بە تایبەت پەیڕەویان بکەیت. دووبارە سوپاس بۆ بەڕێزت کە لە کوێەوە لەگەڵمان نابوویت. دەست خۆش.